روژک مایه جبو دنگدانا ریفراندوما کردستان عراقی. دوی دمیدا مالباتن پیشمرگیان نرینن خوال سرویه که دیدن. محمد خضر پیشمرگه اک بو که بری 2 سالان دشاره داعشدا هاته کشتن. محمد یک جدوازده اندام مالبات خویه که دشاردا تی کشتن. کرد وی بری خواه بدن صندوق دنگدان روژا دوشمه. و کچا محمد کوچر لزیل کردان دکه که دنگ خواه بدن بو بله. داوله همو خلچ کردستان و لرواندانی کردکم. هموی بسنه سر صندوقەکانی دەنگدان دەنگ بە بەڵێ بدەن لەبەر ئەوەی ئەو کوردستانە بەخوێن ئاودراوە بەخوێنی شەهیدەکانمان گەیاندومانە ئەوڕۆ دەمانەوێ کوردستانێکی سەربەخۆ بە ئارامی ببینین لەبەوەی هەر ماڵە شەهیدێک کە خوێنی ڕشتبی تەنها دڵی بەوە ئاسوودە دەبێت کە کوردستان سەربەخۆ بی. بابێ کۆچەر ژیانە خۆ ji bo vê yekê ji dest da. باوکم هەموو هیوا ئاواتەچی ئەوە بوو کوردستانێکی سەربەخۆ ببینی لێش بەردەوام لە پێشەوەی سەنگەرەکان بوو حەزی دەکرد هەموو کورد داوای مافی خۆی بکە کوردستانێکی سەربەخۆ ببینیتن و مانای پێشمەرگە حەقی پێ بدرێت. محمد خضر دیگر ئەندامندنیên malbatê ku di şer da hatin kuştin hatiye binavkirin. درما خۆش دەبێ دەزانە دەینە دیداری قسەی لەگە دەکەین ئێرە ماز دەکەن هەم کاتێک فاتحەی لۆ دەخینین ئێرە بووتە ماری دووەمیمە مانای هەفتەی 2 جار ئەمە لێرەیە. Hevjînê koçer û her wisa birayê wê niha digel pêşmerge şer dikin. Ravîn Doskî, Dengê Amerîka.